أنجا دعاء وسيدنا موسى فرمي قال ربي بما أنعمت علي فلن أكون ظهيرا للمجرمين. سيدي أم عهد لقى الخوي أم وعد لقى الخوي بالردقار هذاك إما استفي استيمان بأم وعدها بيدين بخوي بالردقاري خمان. أفرمي قال ربي بما أنعمت علي يا ربي خوايا ما دامت أمهم نعمتك ببخشيهم نعمتك كاني ناجمرن وإن تعدوا نعمة الله لا تحصوها. أجر نعمتي خواي بالردقار بجمرن ناجمرن توزاني نعمتي شاي خود چەند گەورەیە نعمتي بيستن نعمتك كاني تري چێژەکانی جەستە چەند زۆرن. ئەنجا تۆ بیری لێ کردوتۆ نعمتي هیدایەت دانت لەم ڕەمەزانەیە چەند گەورەیە کە وازت لە ئیشە خراپەکانت هێناوە و نوێش نەکردنت واز لێ هێنا هاتووی کەوتیتە نوێشکردن و بە ڕۆژ و ژەبی خوالت قوبوڵ بکە. تۆزانی ئێستا چەند کاریگەری هەیە ئەم هیدایەت دانە گەڕانەوەت بۆ لای خوای گەورە چەندی پێخۆشە چەند بە نزیکە بیتەوە لە خوای گەورە چەند نزیکە بێتەوە لە تۆ زۆر. ربي بما أنعمت علي خوايا لبر أوهم نعمتيك بيد بخشيهم عهدكي چيا فلن أكون ظهيرا للمجرمين. جا سيري أم شوازة أم عهدي سيدنا موسى وسيري وعدكي خودك لقى الخواي قورا كناش زانين داوتيان. فلن لام نونك لن أداتي نفي تأبيدية يعني هتايا بويا خواي بردقار فرميه فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة. أقرناتوا أنا القرآن أدرس بكن وناشتوا أنا هتا يدرس دي بكن وكو أم قرآن بيننا بيشو بينوس دكوا أبو لخواي بردقار بترسل. فلن أكون ظهيرا للمجرمين. ظهير يعني بشتيوان سرخر يارمتي در لا ينقر هوادار ترفدار من بهيج شيويك نابن با ترفداري جنايات كاران ومجرمان. توجواي توجو وعد لقى الخواي قورة داوة يعني تو لم لاوة خوار رازيكي لولا شو طاغوتاني حكم رازيكي قندلو دزو جردو بياو خراب وجلادكاني زنداني لا كولانا رازيكي لم لاوة انتماي ودينك هي واشهد ان لا اله الا الله واشهد ان محمد رسول الله جوابي بانقك اداته يا خوي بانقته يا امامتيك كتشي لولا أشهد بالله تشبه طاغوت تشي هبي كيل جرفانا أقر دمان سكرشي لاقون يا نبي إيه شلون أمدو أنا بيك وأقنجيني خواي قورم هم نعمتي في بخشي أو لتمعاشي شي دايتتي أم لتمعاشا قورتنا لما هم نعمته هي باشا هم نعمتي خواي بردقار لها مهم يمتر نعمتي إيمانكتا إما أقر إيمان دار نبوينايا تشي أبوين وكو أو خلقيتر حيوان بورجيجي وبفرجيجي هذا بيمر نواني كبو الدنيا نجين أما همو أوروبا ويكبو لأوروبا بو الدنيا يجي تشي لتش نعمتي شي إيمان محروم بو باشان شو نجي وكو سيد قطب رحمة خايلي بيفرمي كالديدان البيض يعني وكو كرمي سبي أجين وأخون وقر أخون كونو خوارو دواء يمرن أي دواء مرحلة أي أم خالق ومخلوق كنابه بيلي لنا كيتو بلان بالنسبة إنساني مسلمان ما بس مليرة أم عهديك سيدنا موسى فيرمانك وخواي قورر بوي جرايونته حتاكو إما أم عهد لقل خواي بردقار بدين سيدي كان خواي قورر كإجارته وعدك أعواه فرمي فلن أكون ظهيرا للمجرمين نيفرمو حتى ما هما بحق سرخم شو كزاري وحي حقك نابينا نازانا أما حقا هر أم سيدنا موسى خوي لسوري كهف خواي قورر بما ناجرته كلقل خضر رحمتي خوالي بك أرجح أوي بيغمبرنيا أم سيدنا موسى يقول العزمة أم مرسلة أم نبية شوين سيدنا خضر كوتوب أوي درسي لي ورقري أتبعك على أن تعلمني مما علمت رشدا باش شويني كوتو درسي لي ورقري بلام أولى الرتبة ما مستعيتي كايتي أمثل الرتبة تلبايتي كايتي يك حادثة أبينا حقك بدولا عيبينا أمي أنا أجن بمنارك ويكوجه سيدنا موسى فرمي لقد جئت شيئا نكرها راسي اشتكي زور خرابت كرت هرسي حادثة كأيبين هي منالك وهي ديوارك وهي بلمكش لو حكي دره هنا تختكي دره هنا اعتراض قرير لسريد وأي فراق هذا فراق بيني وبينك أبينين حقيك بلام بجواز أبينين كوابوتو ليرا أو فيربين مجرم زانم چیه جنایتکارەکان زانم چیه جریمەکەیان کردووە لەبەر چاومانە ناحەقیەکەمان دیوە
عهد بکەین لەگەڵ خوای پەروەردگارە خوایە تەئیدی ناحەقی ناکەم، خوایە مەعهد بێ بەڵێن بێ لەم ڕەمەزانەیە چواری ڕەمەزانە، خوایە وا من ئەم عهدە لەگەڵ سەیدنا موسایە کە بۆت نەقڵ کردوین، خوایە ئەم عهدە ئەدەم من وەکو کرێکار ڕۆژێ لە ڕۆژان نابم بە پشتیوانی ئەم تاغوت و جینایەتکار و دز و جەردە و گەندەڵانەی پارتیوێچێتی. ئەمەیە کە خوای گەورە فێرمانەکە لە سەرەتای ئەم قیسەیەوە، ئەم چیرۆکە لە سەرەتایەوە هەتا کۆتایی ڕزگارکردنی میلەتێکی زەلیل و ژێردەستە و لە ژێر تین و فشارایە. بەس چۆن ڕزگاریە بێ؟ ئاوا یەک ڕزگارە بن. ئاوا سەیدنا موسایە کەم جار بۆیانە بێ بە پێشەوە ئەم عهدە لەگەڵ خوای پەروەردگاراکە فەلەن ئەکوونە ظەهیرا للمجرمین، وتیشم لەن نەفی تەئبیدیە، حتا ئەو ڕۆژەی ئەمری ئەم عهدە لەگەڵ خوای گەورە تا بکە بڵێ من نابم بە پشتیوانی ئەم جنایەتکار و زاڵم و گەندەڵ و دز و پیا و خراپ و جاشی کۆن و نوێ. ئەگەر ئەم خەڵکە هەریەکە لە عاسی خۆی مسلمانەکان کە زۆرینن ئەم عهدەیان لەگەڵ خوای پەروەردگاری خۆیان بەست و نەبوون بە پشتیوانی جینایەتکاران، خوای گەورە ڕزگارمانەکە. برا بەخوا قەسەم هەر تۆزێ بجوڵین خوای گەورە ڕزگارمانەکە، بەس بە شەرتێ بۆ خوا سوڵحابین، نەک لەم لاوە خوا هەڵە خەڵەتێنە نەعوذ بالله هەموو نیعمەتەکانی خوای گەورەی وەرگرتووە لەولاشەوە بۆ لە تەمعاشێک کە مافی خۆیەتی بەخوا قەسەم مافی خۆتانە لە پارتیوێکێتی ڕۆژانە بدزن، بە دزین بچنە سەر ماڵیان و لیان بدزن، هێشتا مافی خۆتان وەرنەگرتووە. ئێوەزانن پارەی نەوتیانی چی؟ ئەو زمانەی پارتی پارەی ئیبراهیم خەلیلی وەرەگرت، پارەی ئیبراهیم خەلیل ڕۆژانە هەر فەردێکی کورد $10 حەقی بوو. ئێوەزانی چ مافێکتان ئێستا ئەخورێ؟ ئەگەر ئێوە ڕۆژانە $100 هەبێ هێشتا نانداونەتێ، مافەکەیان نەداونەتێ، ئەوەندە پارەکە زۆرە. $100 معناوانی بە مەعاشی بڵێمە $100 و سەری مانگیش بڵێ دەی وەڵامە 30 ڕۆژ $100 فەرمو ئەوەندە پارە وەرگر. $100 ڕاتەوە بۆ خەستەخانە، بۆ مەکتەب، بۆ ئەمنیەت، بۆ لایەنەکانی تری ژیانت، بەڵام ئەبێ ببێ بە پارەیەکی محتەرەمی وا کە دەستپان نەکەیتەوە، زەلیل نەبی، کەسایەتی خۆت نزم نەکەیتەوە بۆ لای مەسئولێکی تاغوت و ملحید و مرتد. بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار ئەم عهدە لەگەڵ خوای گەورە ببەستن. ربي بما أنعمت علي فلن أكون ظهيرا للمجرمين. خوايا معهد به، خوايا ما بيمان به، ما بلين به لقلتو خوايا وبنجي شايت ما نبرزك مو عهدش بتو أبستم. ڕۆژێ لە ڕۆژان جارێ لە جاران بە هیچ شێوازێ بە هیچ کلۆجێ بە هیچ ڕادە و بڕ و شێواز و چۆنیەتێک نابم بە پشتیوانی ئەم تاغوتانی سەر حکم کە ئەو میلەتەکان بێدین کرد، میلەتەکان بێنان کرد، میلەتەکان زەلیل کرد، لەسەر باری ئەوەشەوە زیندانی لاکۆڵان و جەلادی خوێڕی و خەڵکی مجرم بوو بە حاکم بەسەر ئەو خەڵکە مسلمانە داوێن پاکە سەر ڕاست و سادقەوە کە کوردی پێوە ناسرا بوو. ئەم تاغوتانە میکرۆبن ئایدزن، ئەم تاغوتانە پێویستە لا بچن بۆ ئەوی تۆ بگەڕێتەوە بۆ ئیسلام. ئەم عهدەش لە یەکەم جارەوە لە دڵی خۆتا بڕیاری بدە کە لە دڵی خۆتا بڕیارت دا وردە وذلك أضعف الإيمان ئەنجا دەی بەرەوە ئەوەی ببێ بە پاڵنەرێک شەحنت کات و غیرەتت بداتە بەر، ئیرادەت بە قووەتترکە وردە هەر خۆت جارێ چاوەڕێمەکە خەڵکی گەڕەکە کەشت چاکبێ، خۆت چاکبە، بەڵام لە ناختە ئەو ئیرادەیەت ببێ ئەو عهدە بە خوای پەروەردگار بدە. خوای گەورەش زیندووە، ئاگای لێتە، چاودێری دەکا، مراقبەت دەکا و لەگەڵیش دەبێ. خوای پەروەردگار سەرت دەخا، إن تنصروا الله ينصركم، ئەگەر ئێوە خوای گەورە سەرخن خوای گەورە سەرتانەخا. یا ڕەبی خوایە، یا ڕەبی خوایە ڕەمەزانی 1438 ئێمە عهدەمان بە تۆ داوە، خوایە ئێمە هەتا ماوین پشتگیری لەم تاغوت و مجرم و ملحیدانە ناکەین. خوایە نە خزمەتکاریان نەبین، نە ئەبین بە پێشمەرگە، نە بە دژە تیرۆریان، نە ئەبین بە ئەو دائیرە و دەستگایانەی کە خزمەتیانەکەن لە مەڵبەندەکانیانە، بە حرەسیان، بە چێشلێنانیان، هیچ شتێکیان لە پاراستنیان، لە دەستگای زانیاریان. خوایە هەمویان بە تاغوتە زانین، خوایە هەمویان بە جوندی فرعون و هامانە زانین. خوایە ئەم عهدەمان لێ قبوڵ کە و یارمەتی دەرمان بە بۆی شایستەی ئەوە بین کە پەیامەکەت هەڵگرین. یا ڕەبی خوایە ڕەمەزانە نوێژ و تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خوایە ڕوومان لە تۆی و زمانمان بە ڕۆژوە. یا ئەڵڵا خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت خوایە دوعاکانمان قبوڵ کە. یا ڕەبی خوایە نوێژ و تاعەت و عیبادەتەکانمان، تەراویحمان، تیلاوەتی قورئانمان لێ قبوڵ کە. خوای ئەم ڕەمەزانە بکە بە قۆناغی سەرەکی گۆڕانکاریمان. یا ئەڵڵا لە ناخمانە بمان گۆڕ ئیمانمان بە قووەت کە، ئیرادەمان بە قووەت کە. یا ڕەبی خوایە بەزەید بە حاڵمانە بێتەوە. خوای ئێمە حاڵمان زەلیلترین لەو زمانەی کە حیزبی بەعس و پاسداری ئێرانی و جەیشی تورکیمان بەسەرەوە بوو. خوای ئێستا زەلیلتر بووین، خوای ڕەحممان پێ بکە.
خوای ڕەحم بەو قەومە زۆرەمان بکە ئەو هەموو خوێنەیاندا ئەو هەموو خوێنەیاندا بۆ کەرامەتێک بۆ ئینسانیەتێک بۆ بژێویەکی ژیانیان بەڵام کۆڵیان قورستر بوو خوای ئەم تاغوتانەمان لە کۆڵ بکەیتەوە بەڵام بەدەستی خۆمان خوای خۆمان بە قووت بکەیت بۆ ئەوەی بتوانین لایەن دەین و ڕایان دەین یا ڕەبی بە لوتفی خۆت خوایە نوێژ و تاعات و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکە خوای لە مردوەکانمان خۆش بە خوای ڕەحم بە شەهیدەکانمان بکە لە ڕیزی شەهیدانی بەدر و حونەینە حەشریان کەوت لەژێر ئاڵای محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام کۆیان کەرەوە لەگەڵ مامۆستا مەلا عوسمانی ڕابەرمان لەگەڵ شەهیدانی ترمان یا ڕەبی خوای ڕەحم بەو کەسانەمان بکەی کە نەخۆشن کە بریندارن کە دەردەدارن یا ڕەبی خوایە شیفایان بدەی خوای ڕەحم بۆ کەسانەمان بکەی کە لە زیندانن خوایە کە سوکاری ئێمەن خوای ئێمە بەزەیمان پێ دێتەوە خوای تۆ بەزەیت زیاتر پێیان نەبێتەوە ئەوانەی کە لە زیندانی تاغوتانی ئەم لانیایی ئەو لانیایی هەر شوێنەکەن خوای ڕەحمیان پێ بکەویت و ئازادیان کەی تا ئەو کاتەش کە ئازادیانەکەی خوای زیندانەکەیان بۆ بکەی بەمای ڕەحمەت وام بکەی بەمای برایەتی و دینداریەتێکی بەقوتر وەرە و ئەس تەقواکاری بەرزیان کەیتەوە خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت تۆ بیسازێنی خوای سەدام بەو هەموو تۆغیانەی خۆی و عەفوی عامی دەرەکرد خوای ئەم دوو تاغوتە ملهوڕەی کورد هیچیان ڕۆژە لە ڕۆژان استعدادیان نەبوو عەفویەکی عام بۆ ئەو خەڵکە دەرکەن خوای ئەمانە لە فرعونترن خوای زەلیلیان کەی خوای ڕسوایان کەی خوای ئەم ڕەمەزانە کۆتا ڕەمەزانیان یا ڕەبی خوایە دوعای ئەو خەڵکەش قبوڵ بکەی یا ڕەبی خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت خوایە ئێمە بکەی بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکەت و لادان و ڕادانی ئەم هەموو ئەجهیزەی تۆغیان و زوڵم و جەبەروتە یا ڕەبی خوایە شیاومان کەی شایستەمان کەی بمان کەی بە پیاوێکی جوامێر ئەم عەهدەی سەیدنا موسا خوای ئەم عەهدەش بە تۆ دەین تۆش ڕعایەتمان بکەی تۆش گەورەمان کەی تۆ بەهێزمان کەی و یارمەتی دەرمان بی هەتاوەکو ئەم تاغوتانەش لا ئەچن و خەڵکێکی ئیماندارەکەوێتە سەر حکم خەڵکێکی دادپەروەر بە شەریعەتەکەی تۆ حکمەکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.